سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز من هاوڕۆتۆفیقم لەڵخێم شوی بەرنامی پانۆراما پێتان گەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر کللتوری بارەگا سووتاندن و بەرتەسەکردنەوەی ئازادیەکان لە هەرێمی کوردستان. هەمومان شاهدیەوە دەین و زانین کە لە ماوەکانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو بەهۆی هۆکاری بەرتەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین، ئازادی تاکە کەسی، ئازادی هاوڵاتیان، هەروەها ئازادی ڕۆژنامەوانی زۆرجار لە هەرێمی کوردستان کارگەیشتەوەی کە کللتورێک لە ناو کۆمەڵگەی کوردیدا بڵاو بێتەوە لە کاتی دەربڕینی ناڕەزایەکان خۆ بەتاڵکردنەوەی تاشی کوردی لە بەرامبەر ئەو ناڕەزایانی کە هەیەی بۆ دەسەڵات و حکوومەتداری کوردی. سووتاندنی بارەگای لایەنە سیاسیەکان بوو لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. ئەمەش وای کرد کە لە هەر کاتی و ساتێکی ناڕەزایی دەربڕین پەنا ببرێتە بەرەوەی کە بارەگای لایەنێک یاخود بارەگایەکی حکوومەت لە هەندێک لە ناوچە جیاوازەکان لەلایەن خۆپشاندەران یاخود لەلایەن هەندێک دەستی دیکەوە کە خۆپشاندەران وایان ناو دەبر بسووتێنرێ. ئەم کللتورە تا چەند زەرەری گەیاندووە بە ئازادیەکان لە هەرێمی کوردستان و هەروەها بەرتەسەکردنەوەی ئازادی تاکەکەسی لە هەرێمی کوردستان و تا چەند وێنا و سیمای حکوومەت و هەرێمی کوردستانی لەلایەن دۆستەکانمان ئەوانەی کە ئێمە بە ڕێژکەشکێنی ئازادی و دیموکراسیە بینن لە عێراقی دوای ساڵی 2023 ئەو وێنەی لای ئەو دۆستانەمان چۆن لێ کردووە ناشرین بووین و هۆشیاریەکانی ئەوان کە زوو دەیدەن بە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان ئێمە گەیاندۆتە چۆ. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برای بەڕێزمان کاک دیاراکری لە پرسای ڕاگەاندی مەڵبەندی بادینان کە لە سودۆ لەگەڵمەوە بەخێربی کاک دیار خۆشحاڵم کامڕۆ لە سودۆ بینم بەخێراتی. هەروەها برای بەڕێزمان کاک شێرزاد مامەد چاودێری سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە سوپاسەوە جەنابیشیان لە شاری هەولێر لەگەڵمان بەخێربی کاک شێرزاد سوپاس بۆ جەنابیشت کە لە بەرنامەکە ئامادەی کاک دیارەگە لە بەڕێسەوە دەست پێ بکەم. هەمومان نەزانین ئێمە لە ڕابردووە بە دڵنیایی لە ئێستاشدا ئێمە هەمیشە وەکو هەرێمی کوردستان وەکو خەڵکی کوردستان وەکو دەسەڵاتی هەرێمی کوردستانیش شانازیمان کردووە بە ئازادیەوە بە فراهەمکردنی دیموکراسیەوە لە هەرێمی کوردستان بەکردنەوەی دەرگاکانی ئازادی بۆ خەڵکی کوردستان. بەڵام لەگەڵەوەشە ئەزمونەکەمان بێکەم و کورتی نەبووە. ئەو هەڵانەی کە ڕوو ئەدا لەلایەن هەندێک لایەنەوە وای کردووە کە وێنایەکی ناشرین بۆ هەرێمی کوردستان دروست بێت لە ناوچەکە و لەو ئەزمونە دیموکراسی کە ئێمە پێناسرینەوە بەڕاستی. زۆر سپاس بۆ بە میێبانداریە کاکردنەوە سەڵاوەڕێت جانابێتەوە بۆ بینەرن کورسات نیوز بەڕاستی سووتاندنە بارەگا سووتاندنە مەقەڕاتت حکومی سووتاندنە کەل و ممتلەکاتت خەلکی بڕاستی ئەوە کەلتورێکی زۆری خراپە یعنی ئەگەر ئەم بزبڕینە گەلک ناچین هەر ساڵە 2004 و 5 ئەگەر ئەم بەرە خوب بکەینێ هەندێک جارە خەلکی شێوەیەکی گشتی کە مافی توی هات بنەخوارن یان لایەنێکی معەن یان بیاوێکی معەندا دید بیت کە مافی هاتی خواردن پنا بردی بۆ شێوەیەکی زۆر تند دەربڕینە مافی خوکری. ئەگەم بەرە خوب بکەینێ هەندێک حاڵاتە مەتەنەن ڕانیە دروست بوون ساڵە 2004 و 5 ئاکرێ دروست بوون ئەف حاڵاتەنە مەدید خەلک ینی یەکسەر چوو بۆ سووتاندنا بازیخانە و بۆ سووتاندنا کەلوپەلێت ینی ممتلەکاتت حکومەتێ ڕاستی ئەوەها نەتیجێ هەندەیە کە ئەم گەل دیموکراسیەتێ هێشتا ساوایینە هێشتا نینە چ وەکو کەلتور چ وەکو دەسەڵات چ وەکو ملت چ وەکو دەسەڵات ینی ساوایینە دوا مەسەلانەدا بە بیاوەیدا جێدا خەیە ینی ئەگەم بەرە خوب بکەینێ سووتاندنا بارەگایە مەتەنەن 2005 بارەگایەت ئێگرتووی ئیسلامی هاتنە سووتاندن بادینان بارەگایەت ئێکەتی نیشتمانی کوردستان هاتنە سووتاندن سەرەتای ئەم بارەگا سووتاندنەوە ئەم کللتورە لەو ساتەوە دەسی وەکو مێژوەمەتەنە 2005 باسم کرد وەکو ملت ینی وەکو ملت کە چۆن داوا حەقی خوب کە شێوەکی تند وەکی چ سووتاندنە بارەگایەت حزبی بن یان چ سووتاندنە ممتلەکاتت حکومەتێ بن. طبعا ئەو حاڵەتەنە بوونە دەظاهرە مع الأسف هەبلێرە دووبارە بوونەوە سلەیمانیە دووبارە بوونەوە
الحلبچە دووبارە بوونە بە ڕەنگە شێوایەکی گشتی مثلەن جار هەبووە بارەگایەت حزبێکی معەنی هاتینە سوڵتان جار هەبووە حزبێت هەموو حزبی سیاسی بارەگایەت وای هاتینە کەسیان بەدەر نەکردووە. بەڵێ مع الأسف وەێ هات ئەف دیاردەیە حتا خەڵکی دیکە چاف کرا ما مخابن مثلا توارە بەرەبکە العراقي بغداد الباشوور العراقي يعني لانێکی معەن دەجادا افخو پیشاندانه دروز بنده حزب اسلامی همو بارگاه تو عین السلطان او مثلا الباشور العراقي في ديمايه سر لدوانا كادركي لو انا مقر حزبك معين بغداد هاتنا السلطان بارتي ديمقراطي كردستان يعني حقيقه اب ديار ده بشويكي قشتي تشل عراقي بيتش الهريمه كردستاني بيتن ام دين بترسر هريمه كردستاني اخرين چونك ام وكو هريمه كردستاني ام وكو خلكي كردستاني بتر رانجل همو خلكي عراقي ام هاد بنا چوساندن ما ظلم ديد بيت ما دربدري ديد بيت ما كشتن ديد بيت ما اوربون ديد بيتن يعني حق نيه مثلا هريمه كردستاني خلكي كردستاني كابهم ظلمات ديد بيتن دفيتن ام بشوازكي جوانتر قزياخو بيناسي دنيا خريب كان كأملتكين مظلومين جاتيكو خلق متعاطف بيتقال قزيامة چونك قالك او ملتكو ظلم لهاتينا كرن او شيان استفادة المظلومية تاخو ببينن وبواسطة مظلومية تاخو قزياخو بيشاني همو دنيا بدن كأملتكين ظلم ما تكن مثلا بونمونا اسرائيل هم وقت اكيد بجيت كهاتنا تشوساندن وحقا بجينو بواسطه مظلوميتي قضيه خو هم الدنيا يقان ابا الشيعه مثلا ايران قالك جرب بواسطه مظلوميتها الشيعه افريقيا شيتن بيام اخو جينت الدنيا كشيعه ملتك يعني وكو طائفه كمظلوم منه اما وكو كور جدا خيا جاتيكو ام بشيء مظلوميتها خو بشان الدنيا دن اف ديار دو اف حالات ناشرين ما ولكن افاش بشك تاثير سمعتها ما وكو ملتي كنت عام كات وكو سيستمي حكمراني عام ازمونكش معنا خاطر جاب بس داس خوشكاك ديرديم وخدمه جا كاك شيرزاد ماما جناب دوكو چاوديري سياسيه گرتو اسلامي كردستان يعني همیشه بۆ نمونە ئێسێمە باز لە کللتوری بارەگا سووتان نەکەین وەکو کاکدیاری ژاماژەی پێدانی ئەم کللتورە یعنی سەرەتاکانی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2005 کاتێ بارەگاکانی یەکگرتو لە ناوچەکانی بادینا دەسووتێنرێ بارەگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێ دەسووتێنرێ بەڵام پرسیارەکەی من ئەوەیە یعنی هۆکاری سەرهەڵدانی ئەم کللتورە بۆچی دەگەڕێتەوە ئەمە خەڵکی خۆپشاندەرە خەڵکی بێهیوایە لە ئەزمون و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەڵەسێ بەم کارە یاخود نەخێر وەکو هەندێک لایەنی دیکە وێنای بۆ دەکەن ئەمە جۆرێک لە جوڵاندنی دەستی لایەنیشی دیکەیە بۆ ئەم بابەتە و تێکدانی ئەو ئەزمونەیە هەیە کە لە هەرێمی کوردستان نایە بەڕاستی. بەڵێ بەنای خی گەورە زۆر سپاس لەوە دەرفەتەی ڕاستیەکەی کللتوری بارەگاستان و بابرێن بازنەی چەمچی تەسەکردنەوەی ئازادیەکان لەوە سەری هەڵدایە یعنی هەرێمی کوردستان وەکو ئەزمونەك لە دوای ساڵی 1991ەوە پاش ڕاپەڕین و پاشتر کۆزڕەوەکەوە بە بڕیاری 688 نەتەوەی گرتوەکان دا بڕێندرا وەکو دۆخێکی کاتی وەکو بابرێن حالەتە شینە ئاسایی مامەڵەی لەگەکرا ئەو کات بەریتانیا فەڕەنسا ئەمریکا نیان دەزانی ئەو دۆخی بەرەو چێوە بن گوتیان باوەکو ئەمری واقع تۆزێک بمینێتەوە بزانیت چۆن مامەڵەی لەگە بکەین. پێکاتەی ئەو کاتی بەرەی کوردستانی و بەتایبەتی هەردوو هێزی باڵەدەست کە پارتی وێچێتی بوون لەبەرەوەی حاڵەتەکەیان نە ئاسایی بووە بەو شێوازەش مەسجەکەیان بەجێی دادرابوو دەیانوت هەتەنها خەڵک زۆڵم و ستەم و دەستی زۆرداری بەعسی لەسەر نییە هەغوایە و خەڵکەیە مەمنون بیتن شتیان برن بە خەڵک دەفرۆشتەوە ڕاستەکەی ئەو چەمکەیە زۆر هەڵە بوو کللتورێکی داهێنا هەر کەسێک جیا بیر بکاتەوە بە تایبەتی لە دەسەڵات جااو دەسەڵاتە بابرێن پێک بێت لە هەر لایەنێکی تر پێیوا بۆ ئەو کەسێ دژی هەرێمی کوردستانە دژی ئەزمونونەکەیتی دژی بازنەی ئاسایشی نەتەوەیە ئەوە وای کرد لە بابرێن گوتارەکانیان لە گوتاری ئەعلامی لە گوتاری ناوخۆی ڕێخستنی زۆرێک لە عداوت و وەکو برێن دوژمنداری دروست بیتن جا ئەو بابرێن عداوتێک کە دروست بوو بە سیر تەمەشاکردنی بەرامبەر بە دوژمن وای کرد حیزب و کۆمەڵ و گروپەکان بگریتەوە و خودی هاوڵاتیش بگریتەوە بۆیە ینی کاردانەوەکەیان لە بەرامبەریان تون بووە کاتێکیش کە بابرێن هەر کاتێک تۆ
شت دەردەبڕی هاوڵاتی تەمەشای دەکردێ با بنێن سەرەتاکە وەکو لە لای ڕانی ئەو خەڵکەیە هاتە سەرشەقامەوە وتی ئەمە ڕاپەڕین ماکرد بۆ فڵان و فڵان شتی بەڵام ئێستا شتێکی دەبینینەوە پاشتر لە 2005ەوە کە یەکگرتو مجرد لیستی جیا کردەوە کە کاتی لیستی هاوپەیمانی هەبوو هاوپەیمانی کوردستانی پارتی و یەکێتی بەیەکەوە بوون مجرد بریستێکی جیادا بەزی بازی ئەو بیرکردنەوە جیایی داوە ڕاستەکەی ئەوە وای کرد ینی هەلەوەوە نەوەستا کاتێکە لە 2009 جارێکی تر کللتوری بارگا سوستاندن و یاخود با برێن ئەو عقلیەتە دووبارە بۆ و ئەو کاتەی بارگای تریشی بەسەرداهات بزوتنەوەی گۆڕانی بەسەرداها دەوری مەقەرەکانی کۆمەڕی ئیسلامی گیرا خەریک بوو لە هەولێریش ئەو شتەیە ڕوو بداتەوە لە شوێن تر خەڵک بارگای نەبەژنارێن دەرێژ دەستا ئەوە وای کردێ ڕاستەکەی ئەو عقلیەتە ئەو کاتێک کە زیمامی دەسەڵاتت بەدەستیا بەو تێڕوانینێ بیر بکەیەوە ناتانی بابرێن ئاسایش و ئیستقراری کۆمەڵایەتی بەرهەم بینی هەر کاتێک نیزامی اجتیماعی لەناو بابرێن بازنەفراوانەکەی کە نیزامی سیاسی تێدا حکم دەکاتون و ئیداری دەسەڵاتی بەدەستێ بەو شێوازەیمی ئاسایشی تاک لە هەڕەشەدایە کە ئاسایشی تاک لە هەڕەشەدا بە ئەو کاتەی کەواتە بازنەی ئازادی تاک تەسکرێتەوە کاتێک کە بازنەکە تەسکرایتەوە ئەو تاکەیە بیر دەکاتەوە چۆن بتوانانی گزارش لە ڕەئیەکانی خۆی بکات چۆن بتوانیتن ژیانی اجتیماعی خۆی ژیانی سیاسی خۆی ژیانی بەدەنی خۆی گوزەر بکاتن بیر لەوە دەکاتەوە دەبی بەرامبەر ئەو دەسەڵاتە بستیتەوە جاوە ئەگەر بابرێن زاروێت لە حیز بەکو لە گروپە چیشکۆ بیتەوە بەڵێ بازەکەی بەوەی دەدەن ئیتر ناوی دەنەی لایەنگرانی حیزب ناوی دەنەی بابرێن دەستێکی لە پشتۆدابی فعلەن هەڵدەستن بەستاندنی بارگاکان کە بەڕاستی کللتورێکی زۆر ناشرنا و لە ئەوروپای حەفسەتەکانەوە ئەو شتەیە هەبوو هویەتشیان دەکرێت سەرکەنیسە و یاخود ناوەندە زانستەکانەوە ئێستامە بین لە 2000ەکان دووبارەی بکەینەوە ڕاستەکەی پەڵەشی ڕەشە بە ناوی عمەلەی سیاسی لە هەرێمی کوردستان. کاک شێرزاد مەسەلەی ئەم کللتورە کە ینی دروست کراوە و دیارە بە مەبەستی ژیانی ئەم کللتورە هێنرایە ناو کۆمەڵگەی کوردی چکە ئێمە هەمومان زانین ینی قەزیەکمان هەیە کە وش قەزەی خاکە و قەزەی نەتەوەی و قەزەی نیشتیمانە چکە کورد لە هەموو شۆڕشەکانیە مەسلەیشی نەتەوەی و نیشتیمانی هەبوو و داکۆشی لێ کردووە. ئەمە جەنابشتە ئاماژەت پێدانی ئەمە تەسیری هەیە بۆ ئاسایشی تاک و ئاسایشی کۆمەڵگە من ئەمێ پرسیارەکەەوە ها بکەم ینی ئەم کللتورە ینی پاڵنەر نەبوو بۆەوەی کە کۆمەلگا بکە بە چەند بەشێکەوە و ڕق و چینە لە نێوان ئەم بەشانەدا دروست بکە بەرامبەر بە یەکتری و ئەمە بێتە پاڵنەرێکی دیکە بۆی کە لە هەر هەڵچوون و بەرکەوتنێکە قەزەی گەورەتر و قورستر بێنێتە ئاراوە لە هەرێمی کوردستان. خۆی من زۆر جارتر باسی وەم کردیە ینی پارتی و یەکێتی لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 92ەوە کاتێکە بە بڕیاری 688 هەرێمی کوردستان دروست کرا کاک مەسعود بارزانی و مەرحوم مامزەلالیش لەسەر پرۆسەی حکومڕانی هەرێمی کوردستان پێکاتن ئەویش چۆن بوو بڕیاریاندا وابزانم لە کۆیە بوو وتیان دەبی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێەوە فعلەن هەڵبژاردن نەکرا پەرلەمان دروست بوو حکومەت دروست بوو تەرجوبەی تاڵی شەڕی ناوخۆشمان کە بابرێن ئەو 6 ساڵی درێژی کێشە تا 8 ساڵێکی کە تاڵ بوو بەڵام لەبەرەوەی پەرلەمان و حکوومەت و مؤسسە هەبوو هەرێمی کوردستان هەر لە خەتەر نەبوو ئەو تەجروبەی بابرێن پێکاتن لەسەر پرۆسەی حکومڕانی هەنگاوەکی باش بوو بەڵام بەداخەوە کە ئێستاکە مامزەلا لە ژیاندا نەماوە و بەڵام بەڕێز کاک مەسعود ماوە حەق وایە ئێستەشی لەگەدابیا خۆ جیری دوێمیان کاگنێچیر و کاک مەسوورەوە لەو بەریەوە کاقوبات و کاک بافێڵە پێویستە لەسەر پرۆسەی سیاسی پێک بێن خۆی هەر دەوڵەتێک کە باست کرد ئێمە کێشەی نەتەوە و نیشتیمانمان هەیە نەتەوە ناسنامەی ئێمەیە کە کوردین نیشتیمانش ئەو خاکەیە کە لیچەندراوە بە عێراق و بە شوێنی ترەوە تۆگە بتێ حکومڕانی ئەو شوێنەی بکەی و بتێ مافی ئەو گەلەی بەدەست بینی پێویست بەوەی هەیە بە پرۆسەکی سیاسی مستەقر دابڕێ کاتێک کە پارتی و یەکێتی لەسەر پرۆسەی سیاسی پێک نهاتن دابەشبوونێک دروست بوو ڕاستەکەی ئەو دابەشبوونەوە بوو ینی بە تایبەتی لە نەوەتەکاندا لەسەر مەسەلەی ڕەنگ و لەسەر مەسەلەی ئینتیما لە بۆ حیزبەوە ژن مێردی خۆی تەلاقدا برای کۆشت هەموو بابرێن خێزان و شتەکان هەڵبەشانەوە ئەوە درێژەی کێشا تاوەکو هاتینە ژیانی بەدەنیش دوای عێراقی 2023ەوە لە پرۆسەی دیموکراسیەوە دووبارە ئەو جیابوونەوە دابەشبوونەوە دروست بووە ئەوە پێم وایە ینی ئەو دژمنداری ئێستا بەرامبەر بە
هەرێمی کوردستان و بەرامبەر پارچەکانیکە دەکرێت لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە. سووریا تۆزێک زعیفە، عێراقیش تۆزێ بکەیتەوە سەر پێ لێمان بەخۆ دەکەوی. ئێران حاڵی ئێستا زۆر باشنیە بەڵام هەر لەسەر پێیە. تورکیا هەر زۆر لەسەر پێیە. بەڵام ئەو هەڕەشانە بەقەد ئەوەی مەترسی نییە کە دابەشبوونی کۆمەڵاتی لەوەی دروستبی بازنەی ئازادیەکان تەسێک بیتەوە منی بابرێن هاوڵاتی و منی چالاکوان و منی سیاسی و منی کادری حیزبی ئینتیمای بابرێن نەتەوەی یان ئینتیمای ژیانم لەو نیشتیمانی لاوازبی بەچ دەکرێەوە تەنها بە ئازادی. وەختێک کە تۆ بابرێن بازنەی فراوانی ئازادی و بیرکردنەوەی جیاد داهێنا کاکە خۆ هاوڵاتی چی دەبێ؟ هاوڵاتی دەڵێ ئەو حکوومەتەیە یاخود ببرێن ئەدای سیاسی ئەو حیزبانەیە باش بکرێ. یعنی ئەو وشەیە حەقوایە پێم وایە دەبی هەردوو حیزبی دەسەڵاتدار بە دەستکە گوڵ پێشوازینێ بکەن و بەگوێ بکەن لەسەر باشبوونی کوالێتی خزمەت گوزاری منافسەکانی هەردوو حیزبی دەسەڵاتدار دەست پێ بکاتن کامیان زیاتر ناوچەی خۆیان دەکەنە دووبەی و بەهشتێک تاوەکو هاوڵاتی دەنجام داتێ. بەڵام ئەوەی ئێستا ممارەسە دەکرێتن بەتەسەکردنەوەی بازنەی بەرێن ئازادی و بیرکردنەوەی جیا و کە بووتە هۆکاریەوەی وەکو باست کرد کللتورێکی داهێنا بارەگە سوستانی لێکەتەوە خەڵکگرتنی لێکەتەوە یعنی پێشتر کورد دەگیرا لە بەرەوەی کورد بوو بەڵام وای لێ هات کورد دەگیرێ لە بەرەوەی ئینتیمای سیاسی جیای یاخود بیرکردنەوەی سیاسی جیای. دەست خۆش کاک شێرزاد دێمە خزمەت جەناوت کاک دیارانی وەکو ئەوی کاک شێرزادی ژاماژەی پێدانی بۆ نمونە تۆ ئێستا ئێمە ئەگەر هەڵسەنگاندنێ بکەین بۆ ئازادیەکان لە هەرێمی کوردستان هەموو یعنی ئێمە قسەی ئێمە نییە قسەی بۆ نمونە ڕێکخراوەکانی چاودێریکردنی پرۆسەی ئازادی و هەروەها ڕادەربڕینە لە هەرێمی کوردستان و نەتەوەیە گرتوەکان کە هەمیشە لەسەر هێڵە بۆ قسەکردن لەسەر دۆخی هەرێمی کوردستان و بەرتەسەکردنەوەی ئازادیەکان ئێمە گە دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی تاکەکەسی و ڕۆژنامەوانی و هەروەها جموجوڵی چالاکەوانی و لایەنە سیاسەکان هەڵبسەنگێنین ئەتوانین بڵین ئازادیەکان وەکو سەرەتای دروستبوونی هەرێمی کوردستان و چەسپاندنی بنەمای دیموکراسیە یاخود نەخێر ئێمە زۆر لامانداوە لەوەی کە ئازادیەکانمان بەرتەسە کردوتەوە ئەمەش بۆتە هۆکار و فاکتەرێک بۆەوەی کە خەڵک ناڕازی بێت و هەر کاتێکیش کە ناڕازایی دروست بێت هەندێک کللتور کە ئێمە نامۆین پێی بێتە ناو ژیانمانەوە بەڕاستی. واللهی سەیدا حەزەکەم ینی بچمە مێژووە شتێکی بتە بە گێرمانم پشتی شەڕی جیهانی ئێکێ طبعا دەوڵەت تورکی دەوڵەت عوسمانی وی شەڕیدا دووڕاند کە بەرەی هاوپەیمانان سەرکەفتن سوڵتان عەبدولحەمیدی ڤیا هەندێک ئیسلاحاتە بکات ئێکل وە ئیسلاحاتە داخوازە ئازادیە ڕۆژنامەگەری کرد ئازادی بۆ ڕۆژنامەنووس و ئەوانە کە ئازاد بن وەکو سەعبەتێک وەکو خۆشیەک یەک لوا ڕۆژنامەوانێ فڕەنسی بوو ئەویش هەستا مەقالەیەک نویسی سەر دەسەڵاتێ یەکسەر گرت کە گرتی ئینا گوتنگو بۆ ئەس گرتم ئینا گوت تو نابێت بەحسێ سوڵتێ بکەی نابێت بەحسێ سوڵتانی بکەی نابێت بەحسی دینی بکەی نابێت بەحسی کەلتوری بکەی دابوونەریتە نابێت بەحەسکەی جنس و ژن نابێت بەحەسکەی گوتی باز بەحسی چ بکەم ئەو چه ئازادیەوەتم گوتی تو ئازادی بەحسی ڕیبارە بکەی بەحسی چیایە بکەی بەحسی دەشتا بکەی بەحسی ئەوانە حقت یعنی مەبەستە من نەکتنێ ئەوە تو یاسایەکی دانی کە ئەوە یاساتەیە هەی ڕۆژنامەنووسی ئازادە نەک ئەوە تنێ کیفایەت نییە یان خەڵکی ئازادە یان کەسی ئازادە یاسا گرنگە بەس بەرامبەر یاسایە ئەبێتن ئەف یاسایە ڕنگ بەدام بکەتەبێت ناف کۆمەلگایدا نوکەمە یاسایەت هەین بۆ ئازادیە ڕۆژنامەوانی بۆ ئازادیە تاکەکەسی بوو گەرەک بۆ مەجاڵاتانەدا بەس وەکی بینە واقع وەکی بینە ئەرز واقع يعني أم ترازينين الأداء عام بشكل دەسەڵاتە هەرێما کوردستانê çê em bîn û çê partî bîn çê zonê sawz bît û çê zonê zerd bît û herçend em gel va peyvadanî ne bes cê daxeye welê hatin nexwe herêma Kurdistanê em hemû yekîn êş û azara da yekîn ئەوە ژێکێکە لەو کللتورە ناشرینانی کە هاتۆتە ناو فەرهەنگەکەمانەوە بەڕاستی جیاکردنەوەی ناوچەکان بەڵێ ینی جێ داخەیە بەس هەمان دەمیشدا دەبێتن ئەم هەندێک شەل بەرچاوێت خوددانین لایەکی وەختە em bînین azadiya yani bertesik têtekirin debît layedî çavlê neket azadiye pitir bertes biket debî hewl bidetin zêtir xwe azad biketin layekî wextê emar hebîtin layekî dî emar hebîtin dibêtin em bi zêtir hewl bidin ku layanê dî şî emaretê de bikin nek ew layane dî têda teflîj bikin yani bê drûstkirinî ciyawaziyê ême welanên bizabit eger em berê xwe bikêne meanat û êş û azaret
خوینکارێکی دووکێ چ جیاوازنی نەتگەر ئێش و ئازارێت خوینکارێکی سلەیمانیان حەلەبچە یان هەولێرێ هەمان دەرمالەیە هەمان ئێش و ئازارن هەمان معاناتن مامۆستایەکیش هەمان دەرمالەوی نفسی دەرمالێ دووکێ و نفسی دەرمالێ سلەیمانی و دەرمالێ هەولێر و حەلەبچەیە یعنی ئەگەر ئەم بین وەختێ خوینکارێک دووکێ دعوە حەقی خود کە جارێکێ خوینکارێک سلەیمانیە 10 جار دعوە حەقی خوب کرد معنە ئەو نییە کە سلەیمانیە مافی هاتیە خوارن پتر مافی دووکێ هەمان معاناتێت هەین ئێرە واتە یعنی زەمینە پەنتایە ئازادیە لێرە ڕەنگە زیاتر بیتن جەیەکی دیکە لێرە فراهم کراوە بەێ وەختە لێرە ئازادیە زۆر بیت معنە ئەوە نییە مەسەرەن ئەم تنێ سەر ئازادیە لایەنی دیکە شولکەن کە دەبی ئەم هەوڵ بدەن لایەنی دیش شریک بیتنت گەلمەدا بوو پتر پەنتایە ئازادیە زۆر بکەتن هەمان حالت بوو جانبێ عماری و جانبێ دادپەروەری هەموو مەجاراتی دیکەدا vêga vê haliyen eger em berê xwe bikene wa raportê têne behezkirin ew raport şêlanê nîv dewletî bên yan rêxrawê komelgayê medenî bên yan buwarê mîdyayê de bîtin ev rû Herêma Kurdistanê em beref pêş naçîn em ê beref paş diçîn ciyekî ciyawazî bû ciyekî hey neşert em bijîn mesela hemû cê wekû yek beşdarin divê tawanê da هەندێکی وا زیاتر هەندێکی دیکە بەشدارن وەختە ئەم بێژین لێرە سلەیمانی واتە معنە ئەو نییە سلەیمانی شامە شەریف بیتر ئازادیە دووک هەموو ئازادی لێ تێتە چاوساندن یان مەتەنەن ئازادی ڕەهاییە سلەیمانی ئازادیە مطلق هەی دووکێ ئازادی نییە نە ئازادی لێرە هەی وێرشایی لێرە لەوانەیە هەندێک جار تەجاوز سەر مافی مرۆڤ بێتەکردن دووکش هەتا ڕادەیەکی بێتەکردن بەس نسبەکە جیاوازە ئەگەمبەرە بەگشتی ئاماژەکە باش نییە ینی خراپە ئەگەمبەرە خوبکەینەوە ئامارە ئامار دیار بن کە کێرێمە خەلەل هەیە وەختی کێرێ خەلەل هەبیتن ئەوە پتەڕێک بۆنام دەرن جانبێکی دیکەشدا سەیدا خەلێک دائما دێ بەرەخۆکەتی کات کێرێ پتریە زەرمەند بووە ئەبڕکە ڕاستە مەتەنەن سێ حزبی سەرەکی ئەبرکە کە دەسەڵاتێدا نامەتەن نێکەتنی شمالی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بزودنەوەی گۆڕان ئەو هەرسێکانە بەس وەختی خەلک بەرێ خود کەتێ کێرێ پتر دەسەڵات لالیویە جوبکێت ئەساسی لالینە پۆستت حساس لالینە ئۆتۆماتیکیان دێ خەلک پتر داوە حەقی خوکات چاوە ئەو لایەنیش هەمان حەق دەتەخو وەختی ئەعمارەکە بیت بژیتن یان پێشکەوتنەکە بیتن بژیتن ئەبە پتر بەرهەمێ منە چونکە پۆستت حساس سەرروکی هەرێمە سەرروکی حکومەتی لالی من البەرهەندێ ئەبە بەرهەمێ منە هەمان حالەتیشدا وەختێ سلبیاتیش هەبن پتر ئەولایەن پتر تحملە مەسئولیەتێت کەتن البەرێندێ دەبێتن ئەم هەموو شێوەیەکی گشتی هەرێما کوردستانی هەوڵ بدەین ئەوە ئامارانە کێم بکەین و پتر ئازادیە تاکە کەسی وەکو سەیدای جەنەبێ میێوانێتەش ئیشارەت پێدای ئەم جوورە تەسەڕفاتانە تەسیرێ سەر ئازادیە تاک کرد وەختی مرۆڤیش ئازادی مێشکی و هاتە سنووردارکردن ئۆتۆماتیکیان بەرهەمێنانیش نابیت ئۆتۆماتیکیان داهێنانیش نابیت ئیبداعیش نابیت واتە ئەوە هەموو تەسیرێ بۆچی کابرا کێ لیابانی دەشێتن داهێنانە بکات بچی ئێکێ ڕۆژهەڵاتێ نەشێتوانی ئێکێ عێراقی نەشێت چونکە وێرێ پتر ئازادیە بزەبت هەتا وەلایەتی کە ئەو شێتن دەمێ مێشک ئازاد بوو دەمێ مرۆڤ ئازاد بوو دەشێت داهێنانە بکات دەشێت بەرە پێش بچیتن دەست خۆش کاک دیار کاک شێرزادیانی مەسەلەی سیما و ڕووی هەرێمی کوردستان کە ئێمە هەمیشە شانازی پێواکەین لە ڕابردووە لە ئێستاش هەم لە چوارچوەی عراقی فیدرال هەم لە ناوچەکە یعنی ئێمە خۆمان بە پێشەنگ زانیوە وەکو هەرێمی کوردستان لە ڕووی ئازادی لە ڕووی بواری ڕۆژنامەوانی لە ڕووی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەروەها چالاکی جۆرە و جۆرەکان کە لە هەرێمی کوردستان کراوە یعنی ئێمە خۆمان بە پێشەنگ زانیوە خۆمان بەکەم نەزانیوە لە ڕوێەوەی کە توانیومانە ئازادیەک و ینی شێوازێکی جێبەجێکردنی مافەکانی تاکەکەس و سەررجەم کۆمەلگە دابین بکەین بەڵام ئۆتا ئەنی دەبینی لەلایەن ڕێکخراوەکانی کۆمەلگەی نێودەوڵەتی لەلایەن بە تایبەتی ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکانەوە ئێمە بە تایبەتی لە راپۆرتی ساڵانی خۆیاندا هەمیشە ناوی هەرێمی کوردستان بۆەوە دەهێنن کە لە کۆمەڵێک ڕۆوە ئازادیەکانی بەرتەسە کردوتەوە ئەمە سیمای هەرێمی کوردستان چۆن نەگەێنێتە دەرەوە و ئەگەر ئێمە گوێ بەم هۆشیاریانە نەدەین ئەتوانین بڵین ئەزمونەکەمان بە چۆ دەگاوە زەرمەندی یەکەم چێ دەبێت لەم قۆناغەدا بەڕاستی خۆی بنەمای ئازادیەکان
لەسەر دوو چەمەکدا مەزرێتن چەمچیەکەمیان بریتە لە مافی هاوڵاتی وەکو تاک وەکو خێزان وەکو کۆمەلگا با برێنە جاو کۆمەلگایە بە عەشیرەت و بە شار و بانەژ ناوزت بکەی. بەشی دۆمیان مافی ئازادی ئەوەیە تاک بتوانی بەپێی پرەنسیپ و ڕێکەوتە نێودەوڵەتیەکان ممارەسەی مافەکانی ئازادی خۆی بکاتن. ینی زۆر جاروەیە بتایبەتی ینی ئێستای هەرێمی کوردستان بە قۆناغەشیدا دەڕواتن ڕاستپارنە نێودەوڵەتیەکان وا دەزانم 27 خاڵەگەر بە سەون نەچووبم واجبی کردێ لەسەر هەرێمی کوردستان پێویستە جێبەجێ بکەن و لە ئێستادا پرۆسی سیاسی بەتایبەتی لە هەرێمی کوردستان مەسەرەی پەرلەمان و حکوومەت و درێژکردنەوەی پەرلەمان بەتایبەتی ئەوانە وای کردێ ینی سیمایەک لە بۆ هەرێمی کوردستان دروست بووە لە پەنای وەشدا ینی بابرێن بازێک شتی تری شاتیە کە نامۆیە وەکو گوتم بریتێ لە ممارەسەکردنی ئازادی تاکەکانەوە بەپێی ئەو بابرێن مەعیارانەی مافی مرۆڤ کە لە جیهاندا هەیە دەیانەوێت لە هەرێمی کوردستان فەرزیکەن بەسەریاندا ینی یەک لەوانە مەسەرەی فیمینیست یەک لەوانە مەسەرەی جەندەر کە ئێستا وشانە هاتیتە ئاراوە هەوڵدرا لە بۆ تەغیر لە کۆمەڵک پرۆژه یاسای پەروەردەوە پێویستە ڕاستەکەی ئەوانە هاوتەریب لەگە یەکتری مامەڵەی لەگەر بکەن ینی ڕوئیای سیاسی هەرێمی کوردستان پێویستە و بە تایبەتی من دەڵێم پەرلەمانی کوردستان دەبواە زۆر کاراتربی وە لە ئێستادا کە خولەکەی بەسەرچووە بەڵام هیوادارم لە ئایندەدا ببتە شوێنە ڕاستەکەی بەرپرسیارەتی هەڵگرتنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە ئەستۆ بگریتن بتوانی بە هاوتەری ئازادیەکان لە بۆ تاشی هەرێمی کوردستان دابین بکاتن. ئێمە قەت نابینە دەوڵەت قەت نابینە ئەو نەتەوەی کە بتوانین هەموو ئەو هێرش و فشارای لەسەرمانە بی بزێنین ئەگە نەتوانین ئەو تاکەیە بە مانای کەریمە ئاشنای بکەین بە مافەکانی خۆی و مافەکانی خۆشی لە بۆ فەراهەم بکەین. یعنی لەبەرچی تۆبەی بابرێن لە ڕێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە تەمویل وەربگری سنتەری لە بە بکەیەوە شتیرەوە بکەیەوە بڵێ هەرێمی کوردستان تا ئەو ڕادەی ئازادا بتوانی ممارەسی شتێک بکات دش بە کللتوری خۆی بی بەڵام لە بەرامبەردا سیر دەکەی یعنی بەسیترین بابرێن مافەکانی خوێنکاری ئێستا کە دەرماڵەیە بەسیترین مافەکانی کرێکردنەوە بنەکەمکردنەوەی کرێی پاڕەلێری خوێندنیتی بەڵام لە بەرامبەردا وەکو پێویست ئەستەن ڕێگەی پێنادرێت زاروێ بێ خۆپشاندان بکە لە بەرامبەری یعنی ئەو دوو شتەیە ڕێک بابرێن پێچەوانی یەکترینە ئەوە وا دەکاتە نەدوازاردا خوێندنەوەی ڕێکخراوە نێودەوڵەتەکان خوێندنەوەی کۆمسیۆنی مافی مرۆڤ وەخێنەوەی بابرێن نەتەوەی گردوەکان بە تایبەتی بواری مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان و عێراقی ئێستا ڕاستەکەی پەرلەمانی لە ئێرا ئەکتیفترە لێژنەی مافی مرۆڤی تێدایە دادگای باڵای فیدراالی تێدای ئەوانە لە دوازار سیمایەک نەقل دەکەن لەسەر هەرێمی کوردستان ڕاستەکەی وەکو بابرێن منتیقەشی داخرا وەکو بازنەشی داخرا و پێناسەی دەکەن تۆ ئەگەر بابرێن بتێ پێناسی هەرێمی کوردستان بکەی لە ڕووی ئازادیەکانەوە لە ڕووی بەرتەسکردنەوەی بازنەی ئازادیەوە ئەگەر بۆ نمونە راپۆرتی 10 ساڵ دەربینی لەو 10 ساڵی لە فران لێڤڵی بی لە دوازاردا چۆن مامەڵە لەگە دەکەن ینی ئەگەر دۆخی عێراق مستەقیر باە و ئەو هەڵبژاردنەی کە کرا لە 2021 مانجیدا حکومەت زوو پێک بەهات باە لایەنەکانی تێدا با زۆرێک تەوافقی زیاتر بواە ئێستا ئەو جەنین بەرازخارتە ئەوەی لە هەرێمی کوردستان قبول نەدەکرد کاک شێرزادیانی بیرمان نەچێ ئێستاش عێراق بەو هەموو ناسەقامگیری خۆیەوە و بەو هەموو ینی ڕخنەگرتنەی کە ئێمە وەکو هەرێمی کوردستان زۆر جار لەوانیەگرین ینی بەغدا زۆر جار ئەو ڕخنە دەگرێت لەم ئەزمموی هەرێمی کوردستان و ئەو بەرتەسەکردنەوەی ئازادی کە لە هەرێمی کوردستان هەیە یاخود هەندێک کللتور کە لە هەرێمی کوردستانەوە سەریەڵدا و گوازراوەتەوە بۆ عێراق و ناوچەکانی دیکە ئەوان هێشتا ڕخنە لە هەرێمی کوردستان دەگرن وەکو جەنابیشت دەڵێ زۆر جاریش هەنێشتمان لێ قبول ناکەنەوە تا بۆ نمونە ڕێگەی دادگای باڵای فیدراالیەوە زۆر جار سکاڵا لەسەر هەرێمی کوردستان تۆمارەکە لە هەندێک بابەتی جیاوازە ئێخۆ ئەمە ژەگەل لە داهاتووە بەردەوام بێ پێدوانیە بەغدا وەکو جەنابت دەڵێ جوڵە بکا بەرامبەر بەم هەندێک کردەوەی نەشیاو کە لە هەرێمی کوردستاندا هەبێ خۆی ئێستا مقاوماتی بابرێن بەهێزیمە وەکو هەرێمی کوردستان سەرەتا بریتی بوو لە چی ئەمریکا و هاپێمەە پێیان وا بوو دەبێت شوێنێکدا بڕێندرێت لە بەرامبەر ئەو زوڵمەی لە کورد وە لە جنوبیشکرایە لە شیعەکانەوە تاوەکو بابرێن لە بەرامبەر عالەمی ئەوروپا و عالەمی ئەمریکا بڵێن ئێمە بە جواباتینە لەسەر ئەو ڕەشەکوژەیە کە بەسەر عێراق داهاتیە
لە 2000 هەرێمی کوردستانیان هێشتەوە لە نیەتیاندا هەبوو لە بابرێن تەقاریرەکانی CIA و مخابراتی بریتانیا فەڕەنسا دەیانەوێت گۆڕانکاری لە عێراق بکەن. لە 2003 ویستیان عێراقێک دروست بکەن بە پاڵپشت بە هەرێمی کوردستان. پاشتر شەڕی داعشمان بەسەدا یعنی تەجروبەی هەرێمی کوردستان خەریک بوو لە 2012 و 13 تەنها ئێمە مشەخۆرەک بین و نام بخۆین مادەی 140 پەچی خرا زۆربەی مافەکانی تر پەچی خرا. دواتر هاوپەیمانان ئێمەیان وەکو پێشمەرگەی باش چاوەڕوان کرد. ئێستا هەرێمی کوردستان ئەو بابرێن قورسایی کە هەیتی خۆی بابرێن لە مامەڵەکردنی قوتبەکان جەمسەرەکانی هێز دەگەر هەر بابرێن ئەزمونەشی بە تایبەتی هەرێمی کوردستان بزانی تۆچی تێ لە بەرامبەری یعنی بەرژەوەندی لەگە تو چییە مەسلحەت و تهدیدی بەرژەوەندەکانی ئەتو چی لە بۆ بەرامبەرەکەی. ئێستا ئێمە کۆمەڵە گرۆمان لە دەستدا مەسەرەی زوڵمکردن و ئەوشتانە عێراق ناتوانانی بیکاتن. پرۆسی سیاسی لە عێراق بنیاد نرایە ئەگەر ئەو جارەی بابرێن ئەو ڕێکەوتن و بازێکشن نەبایە سەدر لیان بەعینان نەچووبایە لەبەر بابرێن تێکچوونی بازێ معادلاتی تری ئێران و رووسیا و بابەتانە لە عێراق حکومت پێکدات بەبێ هەرێمی کوردستانیش و شەڕی داعشیش کەس بۆ ئێمە ئێستا ئەو پێشمەرگە بەهێزش نینە. بیانی بەجددی وەکو دووبارەی دەکەمەوە هەرێمی کوردستان ئەو مەترسیانی لەسەریتی لەلایەن تورکیا و ئێران و عەرەب بە شێوەیەکی گشتی کە متەمەسیلە لە عێراق و لە سووریادا ئەوەی کە ممارەسە دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان هەڕەشەکەی لەوە زۆر زیاتر ئەگە ئێمە نەتوانین بە تایبەتی پرۆسەی سیاسی ڕێک بخەین کە پرۆسەی سیاسی یەک عامودی ئەساسی هەیە بریتە لەوەی تۆ ئینتیما لە بۆ تاک لە بۆ خێزان لە بۆ مجتەمع کۆی مجتەمع کۆی هاوڵاتیان هەرێمی کوردستان دروست بکەی بریتە لە پێدانی ئازادی من ئینتیمام لە بۆ دروست بی لە بۆ هەرێمی کوردستان. ئەگەر نەتوانی دەسەڵات لە ئێستادا کە بە تایبەتی متەمەسیل هەرچەند پێکاتی حکوومەت یەکێتی پارتی گۆڕانە بەڵام بە تایبەتی پارتی و یەکێتی نەتوانن ئەو عامودە فەقەڕی نوێ بکەنەوە سیمایەکی جوان بدەنە کۆمەڵگەی نێودەوڵەتی و عێراق بەڵێ عێراق مستەقر بی و تۆزێک بابرێن لەڕووی کوالەتی خزمەتگوزاری و ئیستقرارشی سیاسی لەوە دروست بی بەڵێ لەسەر ئێستای هەرێمی کوردستان بەجواب دێتن و ئەوە تەدادگای فیدرالی لە بەرامبەر درێژکردنەوەی پەرلەمان بەجواباتیا و ڕەنگە لەسەر بابرێن ئەوەی موچەی خانەنشین و ڕەنگە لە دوجار لە ستی دریش بێتە دەخۆلکاتن و بە پێی دەستوریش لێتە دەخۆلکە پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان پێوە ملزم کاتن. ئەو کات ڕاستەکەی ئێمە شتێکمانە دەست نامینێتن بڵێن شوێنێکمان هەیە سەربەخۆییمان هەیە کۆنفیدرالیمان هەیە تاوەکو تەمەتوع بەو ئازادی یاخود بەو دەسەڵاتی بکەن کە ئێستا لە هەرێمی کوردستانەیە. دەست خۆش کاک شێرزاد کاک دیاریانی ئەمە مەسەلێکی کوردیمانەیە لەگە مریشە خۆی خۆڵنەکە بەسەری خۆیان کەس ناتوانێت خۆڵکا بەسەریە ێ باش ئێمە تا ئەزوونێکی ینی باشمان هەبوو و دانپیانراومان هەبوو یان لە ڕووی دەستوری یاسایە و لە عێراق ئێمە دانپیانراوین و لە ڕووی هەرێمایەتی و کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە تا پشتیوانێکی باشمان هەبوو لەلایەن ئەمریکا دۆستەکانمان فەڕەنسا بریتانیا و تا ڕادێک لەلایەن ئێران و تورکیا شوێنی کە ئێمە سربەخۆ بووین بەڕاستی ئێمە نەوتە فرۆشین و کۆمەڵێک پایی ئابووری گرنگمانەیە لە هەرێمی کوردستانە کە ئەمانە هەمووی خۆی یعنی توانین بڵین حساباتی گرنگی بۆ دەکرێت لە ڕووی هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە بەڵام ینی ئێمە ئەگەر بەم شێوازەیە ئێستا بەردەوام بین و هەرێمی کوردستان و هەندێک لایەن بە تایبەتی لایەنێکی دیاریکراوە ئەگەر مامەڵەی تاگڕاوانە بکات لە حکوومەت و لە دەسەڵاتە لە مامەڵەیشی ناتە دروست بکات لەگەڵ لایەنە سیاسیەکان لە ڕووی ئازادی و بەرتەسەکردنەوەی ئازادی گرتنی چالاکوانان و ڕۆژنامە نووسان و سزادانیان بە ناحەق لە زیندانەکانی هەرێمی کوردستان جۆنەدان بە راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەزمونەکەمانە گەێنێ بەچوو بەڕاستی کاک دیار. سیدە پندێکە ئیرانی هەیە دەبژیتن ئەگەر ماڵە جیرانی مرۆڤی سۆت ماڵە مرۆڤیات خەتەڕێدا ئەم هەموو پێک بە شارێ هەرێمە کوردستانی هەموو ئەف شارانە چه هەولێر چ دووک چه سلەیمانی لایەنێک مەغدور ببیتن هەموو لایەنێتی دێتە سۆتن لایەنێک بێتە فرامۆشکردن لایەنی دیکە خوشیە پێ نابینیتن دەبێتن ئەڤڕوکە هەتاکو ئەم هەرێمە کوردستانی جوانترین شێوە ینی پێشانی هەموو دنیا بدەین ئەم ملەتێک بوون مستحقی هەندێنینەکەم زوڵم مە بێتەکردن ئەم مستحقی هەندێنەکە بژین ئەگەر بێت و ئەم سەرڤ ڕەفتارانە بەردەوام بین لایەنێکی سەرروکێ حکوومەتی شانازیە بکەن کە جادەیەکی بەکەتەبە و لایەنێکی دیکە جادە نەیەتە بەکردنەوە ئەوێرش لەوێ بەرپرسیارە لە هەردوو جیانی بەرپرسیارە سەرروکی هەرێمیش هەمان حالەت سەرروکی پەرلەمانیش هەمان حالەت دەبێتن مادەن ئەم داخوازان دێتکەن کە ئەم کیانێکی ئەڤروکە مە پێ دەستوری عێراقی مافی خۆوەرگرتیە و ئەم مافەش
نا كمافك يعني وقت بيجن صد مافي قري كردان بشكل في مافي مورجتي دفيتن في بشيء ام جوانترين سيما بيشاني الدنيا بدن ناكريتن ام البريار السياسي دا تاكلي انا بريار بدين لانه آبادان کرنه دا يعني لانك مغدور بيت لانك ديكا بيتن دفيتن افروكا كسروكي حكمتي همي بيتن سروكي هرمي همي بيتن وقت جاء كقباتيش كجيجري سروكي حكمتي إشارة بيدات دفيتن أم داخازة هندي نك داخل كاري بو هندي بكان كأفروكا أم هريما كردستاني شوازي كي وطن في جوان بيشاني الدنيا يبدأ صبا خلق بيجيت نك مستحق دولتنا نا أفروكا أم بينين هريما كردستاني دهات هريما كردستاني بولاي كي بيتصرف كرن بولاي كي كين بيتصرف كرن اوتوماتيكيا أفنا عدالتية ما يبسري هاتي كجلكنا عدالتي ما الولاطنية ديتين نتوا كرد قالك نوع عدالتيه ديتي افريقيا ناتشو بيت امنا عدالتيه رنگ بدينا بستر ملتي خجاره كدي كدبيتن نا عدالتي افريقيا ام نهيلي افريقيا ام هم بينا بشتواني العدالتيه از قال هندي داما افريقيا كاك قباتي اشاره بيداي ململانا ما سدهات هريما كردستانيه ابدا هاتا بشواكي شفاف بتا ديار كرن او بينغا فيدي ما اشكاك بافليا بتن سروكي اكتيان شمانيا كردستاني ودا خازمو لان سياسي كرن البارگاه یان المالا سروک مام جلالی خدای خوش بیتن همو لان خربه کرنه و که امت آماده نه همو دهات خو پیشانی همو بالان سیاسی بدین که دهات همو خربه ببیجه کی و اب دهات سر همو هرما کردستان بیت دابش کردن بفرق و جاوی اوه یک دوش بریار سیاسی ام همو چون که هرما کردستان همو لان ام افریقا هاتی نچوساندن و ظلم لیکرم ملتی مبشوی کی گشتی ام همو انجمنه کی سیاسی ما بیتن پیک و ام دفاع القضیه خوب کن بو هر مترسیه کب کبیت استرما اوه يعني اگر ام داخازا دولت بونه بکن اگر ام داخاز بونا شتید ماستر هرمی بکن دبیتن ام باتشانا رنگ بدینه و جیانا ما روزانه دا البرو هنده اگر لانك بتني ي مستفيد بيت الباجره كي بتني جاده بين فكرن واعمار بيت الدروس كرن معنا اونيه لان ديك صد قندليات داهي بيوستا ابا اخو خد مساله كار اوجنيه تشاك بس توي سياسي هي من لدان بو يكتري هي يعني والله من دانوي بياما اريني كان هي كبون من اللانك ولا يعني شي ديكي دانيري امي كو دوا بيامي برز ورغرم لما كمت اللي خولكات دوا سرنجو بيامي خولو باريش بگين قال يعني دواي بيام ام قال هندي داينا افروكات دبيتن ام هريما كردستان بشيوازه كي جوان بيشاني الدنيا يبدا ابشيوازه جوانا شفافيات بيتن دهات مهمو ديار بيتن دهات بشكل كي عدالت بيت دابش كرن اعمار بشكل كي عدالت بيت دابش كرن چونكا كيما قلت اگر بيت ليانك هر مستفيد بيت ليان ديكا قد ام خيال دانا بين كباجر اكيد يد تمامي آزاد بيتو مرتاح بيتو لاني اعماري لاني بواركدي او شارع ديكا نخير ام همو بيك بين اتناف يك ياخداينا اگر بيتو لا انك درس بيب كبيت همو لاني دي خرابيتن البل هندي بياما من اوا افريقيا ام كرد هست بو معاناة كان ملتي كرد قلق قربانية داين بيويست ام برانبري في قربانية اب مسؤولية راوسين وحكمتها هرما كردستان فعلا حكمتها خدمت كرني بيت حكمتها جورينا عقليتها كومالجاي بيت برا بيش بربرين ولي بكات كومالجاي ما فعلا مستحقين دي بجيت نك مستحقين دي افريقيا بمعاش نبيتو خدمات نبيتو ترسو دلراوكيها بيتنو ازادي نبيتنو چوك الدنيا دا مروف بودو تشتا شورش ديكات بوناني وبو ازاديه اگر افريقيا تنانو ازادي الملت خو بقت انطار داكي اوتوماتيكيا خلق في قبينا قد البرفيندي افرو كلمة مستحقين دي ام نانو آزادية ورفاهيتش بودابين بكين بس خوش كاك بس كم بالك كاك شيرزاد يعني ملدان بو يكتري لهريمي كردستان وقبول كردني يكتري و يعني جودان ب وتو داواكاريكاني خلق اما عيبه بو يعني هندي يعني سياسي دوا سرنجي خولو باري ولا كم تلي خولكا سباسكم خوي راستكي ولو خلكي كما بارحال خوي من لدان لبا يقدي راستكي لزانستي سياسي اشتكي تو يا ناويدني هرزي سياسي يعني هرزكاري للسياسة دي اخذ عناد سياسي بما لا هريمي كردستان او توزك تيقلبوا يعني لا نسرشكان من لبو يقدي نادن او واي كرديا تسقبستوشي سياسي دروز بي تزاوي بي بلي
گوێ بە داواکاریەکانی خەڵک بدەن ئەوە هەر زۆر دووڕۆیە بەڵام منەوەی دەڵێم دڵمان بۆی خۆش نەبی ئێستاکە تورکیا و ئێران مامەڵەیان لە هەرێمی کوردستانە یان نەوتەکەی کەرکک و ئەو شوێنانە لە ڕێ بۆ ڕێکانی هەرێمی کوردستانەوە دەڕوا بەڕاستی تورکیا و ئێران ئەمە بە بەکارهێنەرێکی باش دەزانن تورکیا ئەمە بە بەدیری سەرچاوی وزە دەزانی کە لە 2023 ڕەنگە لە بابرێن ئاوەکانی نزیک یۆنانەوە ئەگەر لەوێ نەوت و غازی دەست بکەیتن ئەو بابرێن گرەوە و یاخود ئەو خاڵە بەهێزش لە دەست دەدەین ئەوانە هەمووی مەترسی و ڕەشەنە ئێمە خەڵکانی عاقڵمەندمانەیە خەڵکانی سیاسیمانەیە خەڵکانێکمانەیە دەسۆزە پێویستە بەڕاستی ینی بازنەی مەشوەرەت و وەگوێگرتن لە ئەو خەڵکانی کە بە تایبەتی لە بواری سیاسی و لە بواری استراتیژێتی سیاسی و قسەیان پێەیە هەردوو لایەن دەسەڵاتدار گویان لێ بگرن بۆی بتوانین بە هەمومان لە 2010دا چونکە لە ناو یەک کەشتی داینار بەجددی ئەو قسەیە بابرێن لە ڕووی بابرێنۆژیشی سیاسیەوە دروستە هاوڵاتی و حیزبە سیاسەکان و سەرۆک حکوومەت و هەر هەمووی بەیەکەوەی نەگا و تەجروبە و ئەزمونە نەمینێ هەمومان بەیەکەوە دەکەوینە ناو دەریایەکەی و دەخنچێن بۆیە پێویستە ڕاستەکەی پێداچنەوە بکرێتن بە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و قەنەعەت بەخۆینان مافی بەرامبەرم بدەم ئەو دەستنەرمکردانەی وردە لە بەرامبەریە شێ ڕاستەکەی ئەو هەنگاوی لە بەغدا ڕوویدا و ئێستا کە بابرێن وەزارەتەکاندا بەشکرا دوو لە بۆ پارتی و دوو لە بۆ یەکێتی هیوادارم ئەوە خاڵەشی دەستپێک بیتن بتوانن لە سەمێزی گفتوگۆ بەجددی لەگەر یەکدیدا بنیشن و ئەو جارەی لە بۆ گفتوگۆکانی شاندا ڕاستەکەی یان بە مەشورەت یان بە دروستکردنی کۆمیتەی هاوبەش بۆی خەڵکی تریشی بێتە ناوە هەرچەند تۆزێک بە دووریشی دەبێنن بەڵام هیوادارم پارتیەکێتی بە بەرپرسیانانە بڕوانە ئەزمموی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵێ کاک شێرزاد مامەد چاودێری سیاسی کە بە سپاسەوە لە هەولێر لەگەڵمان سپاس دەکەم ڕاستاز بۆ کاک دیاراکەی لە پسەی ڕاگەاندنی ماڵبەندی بادنیا سپاس کارێ بەخێراتی. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەی پانۆراما پێشکەش کرا خواتان لەگەڵ.